بینەرانی ئازیزی سەرنجسڵاوتان لێ بێوم کاتتان باش بێ بۆم هەفتەیەش بەشێک لە هاوکارانمان لە شار و شارچکەکانی کوردستانەوە چەندین بابەتی سەرنجڕاکێشیان ئامادە کردووە. فەرمون با پێکەوە بینەربین. باسی بازارێکتان بۆ ئەەکەم لە بەسڕە. ئەم بازارە یەکێکە لەو بازارە تایبەتانەی کە نزیکەی 100 ساڵە دامەزراوە و چەندین جۆر تۆڕی زۆر جیاوازی ڕاوەماسی و هەروە سەدان جۆری جیاواز لە کەلوپەلی ڕاوەماسی تیافرۆشێت. ئەم بازارە تەنها جێگەی سەرنجی کوردەکان و عێراقیەکان نییە، بەڵکو تەواوی ئەو کەسانش کە سەردانی بەسڕاکەن یەن و سەردانی ئەم بازارە دێرینەشەکەن. بۆ نمونە ئەمە هاورداکرێ لە دەرەوەی وڵاتەوە. ئێمە لێرە ئەم گوریسە و ئەم پارچەی سەرەوە بەکارهێنین، ئەم پارچەیە بەکارهێنین کە مادەی ڕەساز لە مادەی ڕەساز دروست کراوە. ئەمە بۆ ڕاوکردنی ماسی بەکارهێنرێ، پێی ئەڵێن سلیە. قەبارەی جیاوازی هەیە 12 گامایە، هەیە 15 گامایە، 18 گامایە، جۆری زۆرە. ئەم جۆرەشیان هەر بۆ ڕاوکردنی ماسی بەکارهێنرێ، ئەمە بەکارهێنرێت لەگەڵ پەتێکە. هەروەها ئەمە ماسەکانەگرێت. ئەم تۆپەش بەکارهێنرێ کە لە مادەی ڕەساز پێکات و ئامادەیەکەین بۆ ڕاوکردنی ماسی لە شەتڵ عەرەب. جۆری تۆڕی جیاوازمان هەیە. ئەمە پەتێکی بۆ دانین، مادەی ڕەساسیشی پێوەکەین و مادەی فەیلی پێوەکەین. هۆکارەکەشی ئەوەیە کە لە خوارەوە سەنگی هەبێ و لەسەریشەوە سەر ئاو بکەوێت. ئێمە بابلین تقریبا ساڵ و نیوێکە لە بەسڕە بەڕاستی بینی عەرەب و کوردان زۆر خۆشە لێرە. یعنی ئەگەر بزانن کوردی بەڕاستی ڕێز و احترام و تەقدیرت دەگرن لەسەر بابلین هەندێک شێواز و لەسەر هەندێک ئەوەک. بابلین من پێداویستیەکانی ئێرە دێم کە دێم بۆ قەمیشی حەیزەران کە لە قەمیشی حەیزەران دێم بۆ ئێرە لە هەولێر نییە بەدەست ناکەوێت. یعنی یان دەبی بچی بۆ لای جنوبەکانیت کە یانەوە تێدەی بێ بۆ بەسڕە. منیش بابلین بە سەردانی لێرە هاتووم ساڵ و نیوەی بابلین لێرەمە. بەڕاستی کە دێم لێرە یعنی هەندێک شتەیە گرانیشە کە دەزانن کوردی خاترە زۆر دەگرن و لە بینی کورد و عەرەبە. یعنی فەرقی ئەوەی پێ دەکەن کە تۆ کوردی ڕێز و احترام و تەقدیرت دەگرن. دەربارەی ئەم بازارە زۆر کۆنە، زیاتر لە 100 ساڵە هەیە. ساڵ بە ساڵیش پەراسەنێ. بۆ نمونە کۆن زۆرینەی کاری دەستی بووە. شتەکان زۆر جیاوازتر بوون لە ئێستا، بەڵام سپاس بۆخوا بازارەکە بەردەوام بەرە و باشتر پەراسەن. بۆ نمونە کۆن ئەو لاینۆلە بگەڕێت تا بەدوای دەست ناکەن، ئەو پارچەی بەدوایە گەڕانی دەست ناکەن. خەڵکە چوون لە هیندستانەوەی هێنا. ئێستا هاوردەمان هەیە، شتمان زۆر هەیە، پشتیوان بەخوا شتی زیاتریش پەراسەنێت و باشترە بێت. هەندێک شتێ لە هەولێر بابلین ئەو ڕاوماسیەکان کە دەیکەن بۆ ڕاوماسیەوە
لەوێ بەدەست ناکەوی مەسەلەن هەندێک بە جۆرێک هەندێک تۆڕ هەیە هەندێک حەیزەران هەیە هەندێک قوڵاپ هەیە کە ئەمە دێن ئێرە سەردانی دەکەین لەگە خۆمان دەیبێنەوە بۆ هەولێری کە دێمە ئێرەش بەڕاستی زۆر پێداویستی با بڵێن وەسایلی هەم ڕاوماسی و هەم پێداویستی مالێش لێرە کە بەدەست دەکەوێ وەچی ئەوە نییە پێداویستیانی مالێش ئەوی لێرە هەیە بەڕاستی لە هەولێر نییە یعنی هەندێک شتێ لێرە بە نیوە قیمەتی وێن دەردەکرد بەڕاستی. ئەشکەوتی چوارستۆن یەکێک لە ئەشکەوتە دێرینەکانی کوردستانە و مێژوەکەی بۆ هەزاران ساڵ بەر لە مێژووە گەڕێتەوە. لە پێشووترا ئەم ئەشکەوتە شوێنی پەرستگای میترایەکان و زەردەشتیەکان بووە و تاوەکو ئێستەژێکێکە لەو شوێنانەی کە کەسانێک کە سەردانی شاری دهۆکەکەن سەردانی ئەم شوێنە دێرینەشەکە. مێژووە شارستانیەتە یا کەوێت دەبژین ناو پارێزگا دووکێ بۆ نزیکی 12,000 ساڵە زەڤریتن حتما ئەف جهە ji ber ku cihek bî serrêkê bîye û hatino çûn li vê deriyê de hebiye li berî zerdeştiya de her bi heman şêwe jiyan li vê deverê hebiye û ev cihe ji layê ayînê Mîsraîl ve bi heman şêwe hatiye karînan û wek cihekê pîrûz yê serdê Misraiya da bi heman şêwe hatiye karînan û piştî zerdeştiya piştî Misraiya zerdeştiya ev cihe wek pêgehekê giringî ayînî dubare hatiye karînan û wek perezgeheka ya gelek ya giring dibêjin karîne çunku ji ber ku hêmayê wê çar stîn hene û ji ber ku çar dibêjin pîrozî li dev wan hene av û ax û agir û hewa bi heman şêwe li nav vê îşkeftê da çar stîn hene ev jî bi wan giringiyek dike zêdetir hebî bi heman şêwe serdemên piştî zerdeştiya da li vê deverê dibêjin aşorî desaladorî li vê deverê kiriye berdewam jiyan li vê heye em vê re hebiye em şêm yani bêjin jiyan berdewam ya li vê deverê hebiye. Apxu ev perezgehan û ke em lê li du beşa pêk têtin pirêko tunêlekê lêk têne cuda kirin. Beşekî ji wê îşkefte ev kunûke pişt me diyar dibêjin îşkefta çaristîne û li berî ku tu derbazî evê vî beşeyê bibe pirêko tunêlê me hem bi heman şêwe perezgehên dî ji me heye yani du şêwan perezgehê heye perezgehên vekirî û perezgehên girtî wekî vê îşkeftê. Perezgehên vekirî dihête gotin dibîtin bû kesên normal biye bu hemî kesekê nebiye derbazî vê îşkeftê bîtin tenê çend kesekên awan kes bîn evên pêgehê we bilin. Ber ku wekû me behs kirî av dibêjin gelek ya pîrûz biye êkê ji wan pîrûziya biye li zerdeştiya da li ber hindê eger em berî xwe bikeyne av heta vê govê jî yanî bi heman şêwe ya vê re dihête ev karînan û av dema li vê re tat
هو تشنوف اشكفتي وهو زفري دور اشكفتي زفري وجارا كودي كدرت كفت يعني نوف اشكفتي بخوش دو اوف هبيا و اگریش هبيا چونکه نیوه کو اشکفته دبیشین ماستابای کی هی بودانان آگری او دور زفرین و مراسمیت خود دادنان به همان شیوه یعنی مروف وقتی که مراسمیت خود کرد پشت و جوکو آوی بی و دبیشین پیشیو و آگر بی آنکو وقتی که مراسمین خود کرد نافبار آگر و آوادات زفری پتر تا پیروز کردن جبركو أفجها إكش جهين جلكن سرنش راكيشة جاشتيور بردام تن سردانا في جهات كان بحر بتري الوان ورزودين أف ورزين نين صار چونكو البر صارتيو جهي جاشتيور كمتر سردانا في جهات كان بونو من الورز زستاني كمترن الورزين بهور بويزو هاويني دا جبرن دي أجرن بين بري خوكيني أجرتو الرجو جاشتيورا الورزين كو پتر دبیجین مجال هبید صاراتیه کمتر بید پتر گشتیر سردان و جهت کن. وقت داخل بی تو دیگه هی چند حمایه که پشتینگی تو داخلی آنکون دی چرناف پرزگاه دا هم چند حمایه کن که هجماران 5 حمانه حمایه دست پیکی اجبر کو یعنی بجین کارت کردن کشو هوای و زوری سرات کردن حما زور رونی دیار نینه بس سه جوان گله باشین دیاره که حمایه کری حیوه دیگه حمایه استری دیگه حمایه روزی اف هر سکه گلک رونی دیاره دو جوان کو اف هر دو کنه حتی وگه وقتی بچم نهات یزانی که اف حمایه چنه و بوچه بود نفکاری. سارا سوارە کچێکی دەزڕەنگینی خەڵکی قەزای چۆمانی سەر بە باڵەکایەتیە. ئەو لە ساڵی 2007ەوە گروپێکی دامەزراندووە. ئەم گروپە هەمویان ژنان و خانمانی دەزڕەنگینن و بەشێکیشیان کەسانی خاوەن پێداویستی تایبەتن. بەڵام لە ڕێگەی ئەم گروپەوە توانی ویانەکە بژێوی ژیانی خۆیان دابین بکەن ئەویش بە دەزڕەنگینی خۆیان چەندین کاری زۆر جوان و هەروە خواردنی زۆر بە تام و کوردەواری ئەتوان لە ڕێی گروپەکەەوە پێشکەش بکەن و ئامانجی ئەوانەوەیە تەنها بە بڵین پیاکردنی بڕێک پارە نەبێ بەڵکو ناساندنی بەشێک لە کللتور و فەرهەنگی کوردیش بێت بۆ کەسە بیانیانی کێنە کوردستان و یەنە نێو ئەم جۆرە پێشانگایانەشەوە. ئەمن ناوم سارا سوارەیە خاوەنی سارا گروپ کە نزیکەی 300 ئەندامن لە شارەکانی کوردستان دەتوانم بڵێم لە پارتەکانی دیکەی کوردستانیش لەگەڵمانن. سارا گروپ کار دەکات لەسەر هەلی کار لە بۆ ئەو گەنجانەی خاوەن بەهرەنە
لۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی بەهرەکانیان بتوانن داهاتی ڕۆژانەیان بەدەست بێنن. یەکەم کەس بوون کە خواردنی کوردیمان هینە ناو بازار دۆڵمە و کفتە و بریانی ئەوانە بفرۆشین لە دەرێ لە ڕێگەی ئەو ئافرەتە دەستڕەنجینانە کە بەڕاستی خواردنەکانیان بەتام بوو. با بڵێم دەتوانم بڵێم ناسکەنان یاخود لە هەندێک شوێن پێ دەڵێن کەلانە کە ئەو کەلانە ئەوانە بابەتی جیاوازە ئەوانیش چەند بابەت ینی چەند زۆرش لە خۆ دەگری ئەوانیشمان فراوان کرد خۆی کەلانە تەڕەپیازە لە لای خۆمان ناسکەنان تەنها بە شەکریان بە پەنیرە بەڵام ئەمە پەتاتەی تێ دەکەین ئەمە سپێنانی تێ دەکەین ئەمە گۆشتی تێ دەکەین ینی بابەتمان زیاد کرد داهێنانمان لە خواردنەکانمان. ئیشی من کەلانەیە کەلانە بەخۆی تەڕەپیازە بەزەمە ئەستوک بە شەکر بە پەنیر بە ڕوونی خۆماڵی بە قیمەیە و بە پەتاتەیە و حەسەب تەبیعەتە بە گوێزە و یعنی فیستیڤاڵی پارکەکان خەڵکی زیاتر داوای کەلانەی دەکات بەس لێرە زیاتر پەنیر و قیمە و مشەکەل و زیاتر داوای ئەوانە دەکەن. و بابەتە چیتکە بابەتی فۆلکلۆریە زیندووکردنەوەی فۆلکلۆرە لە بەرەوەی بەڕاستی گرنگجێکی زۆری هەیە لە کاتی ئێستادا کە سەردەمێکی مۆدێرنە پێمان باش بوو کەوا بابەتی مۆدێرن بینینە ناو هەلی کارەکە ئەو پێشانگا فیستیڤاڵانێک کە دەکەن کە ئەوەش بەڕاستی خواستەکی زۆری لەسەر بوو بەڕاستی چاوەڕوان نەکراو بوو لە یەکێک لە شوێنەکان ڕەشماڵی کوردیمان بەکارهینە بە گۆرانی فۆلکلۆری و لە هەمان کادا ئیشە دەستێکانمان دەمان فرۆشتەوە بە شێوازە سەرنجی خەڵکەکەمان ڕادەچێشە لە ڕێگەی فۆلکلۆرەوە و بەرهەمی زیاتریشمان دەفرۆشت قازانجێکی مادی زۆر زیاترمان دەکرد. بەڵام گرنگترین خاڵ هەلیکارە لە بۆ گەنجەکان لەوەی ئەوەندە چاویان لەوەی نەبی کە دابمەزرێن با پشت بە خۆیان ببەستن چاویان لەوەی نەبی کە داکو بابیان بە خێویان بکەن بالۆ خۆیان لە ماڵێ بە تایبەتی ئافرەتەکان کە سەتانەوەهاتی سارا گروپ ئافرەتە سەتا دەیەکەی دیکە پیاوە بەشێک لە ئەندامەکانم خاوەن پێداویستی تایبەتن بەڵام لەبەر ئەوەی خاوەن بەهرێک تایبەتن لە ڕێگەی بەهرەکەیانەوە دەتوانن بێنە دەر دەتوانن گفتوگۆ لەگەڵ خەڵکی بکەن تێکەڵ بن ئەمن ئەوان هان دەدەم بەهرەکانیان بەکار بینن لۆ ئەوەی داهاتی خۆیان لەوەی پێداویستەکانی خۆیان دابین بکەن نەک ببنە ئەرک لە سەر ماڵێ و شانازیشان پێوە دەکەم و لە هەموو جۆرەکانی کە خاوەن پێداویستی ئەوانم هەیە و لە هەموو شوێنەکان شوێنی تایبەتی خۆیان هەیە لە لای من. مەسی حەمەد دانیشتووی گوندی بوزێنە لە دەڤەری برادۆست. ئەو لەگەڵ هاتنی وەرزی سەرمایە لەگەڵ خێزانەکەی خۆی ئاژەڵداریەکەن و هەروەها ئاژەڵێکی زۆریان هەیە لەگەڵ ئەوەشە ئەبینین کە لەگەڵ هاتنی وەرزی سەرمایە خواردن و ئالیکەکانیش بێگومان کەم ئەکات بۆیە ئەم پشگیریەکی تەواوی خێزانەکەیەکات هەم بۆ با بڵێن ڕاگرتن و هەروەها بەخێوکردنی ئاژەڵەکان و لەگەڵەوەشە دۆشینی ئاژەڵەکانیش.
من ناو مەسیح حەمەد عەبدوسەمەدە دانیشتووی گوندی بوزەینەمە چەندین ساڵە ئەو گوندە گوندی خۆمان چەندین ساڵە لێرە دادەنیشین و کاری ئاژەڵداری دەکەین. ئەمە لێرە زیاتر پشتۆی دەبەستین بە خێتنی ئاژەل و تاندنی گەن و جۆ لە بۆی خاک و وڵاتەکە جێکەمان وە هەڵکەوتووە. جێگا ڕێگاوان دیت ئەوان هەموو بەرمی لندکردی نەکۆ. ئەمە دەوری سیانە دەوری 6 و 7 لە ناو ئالیچیانە دەینێ تا هێوارەش دەوری ساعت چارەوانە ئالیچیان دەینەکەیان لۆ ڕۆکەین لە دووکە حەلەفیان لە دەستەوەرەکەین ئەگەر بەفرش بی کەشهوای نالە باردی کەشهوا کە ساردی ڕۆژێ 3 جەما دەینێ ئەگەر نە ڕۆژێ 2 جەما سیانە هێوارە. گوس بەرەوەی ئەو ئاژەڵانە بەخێو دەکەین کە ئیمکانیاتمانە حکومەت هاوکارمان نابین ئەگە حکومەت هاوکارمان بی ئەتوانین سێرسمیتال بەخێوکەین ڕۆژانە هەر ڕۆژی 20 کیلۆ شیر دەدەن ئەوە زۆر بی ڕۆژێ 5 کیلۆ شیر دەدەن زۆر ئەوە حکومەت نە هاوکاری فەلاحە نە هاوکاری ئاژەڵدارە نە هاوکاری هەنگەوانە بۆچی پێویست نیە. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵام یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگی پێدرێت ئەویش خواردنە کوردەواریەکان و بەتایبەت خواردنی سەروپەیە. سەروپەی یەکێکە لەو خواردنانەی کە بێگومان خواستێکی زۆری لەسەرە. کاک شەماڵیش گەنجێکی شاری ڕانیەیە ئەو کاری دروستکردنی بە بڵین سەروپێ و هەروەها فرۆشتنێتی و یەکێکە لەو چێشخانانەی کە بە بەردەوامی قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە وەک خۆی ئاماژەشی پێ کردووە بەتایبەتی لە وەرزی سەرما و سۆڵەیە مشتێرێکی زۆریان هەر لە بەرەبانی زۆوە بۆ خواردنی سەروپەیەکی بەتام. شەماڵ بەکر محەممەدە دانیشتوی خەڵکی ڕانێمە من لە ساڵی 2000 بۆ 2001 پیشەم چاچێتی و شاگردی و مەدعەم بووە. لە 2007ەوە من ئەو دوکانم داناوە ڕانی سەروپێخانەی لێ نەبوو لە دوای 2000ەکانەوە سەروپێخانەی لێ نەبووە لە دوای ساڵی 2000 سەروپێخانەی لێ نەبووە من لە 2007ەوە ئەو دوکانم دانا کردومەتە سەروپێخانە. بیرکردنەوەی من ڕاستی بۆ خۆم خولیایەکی زۆر تایبەتم هەیە بۆ سەروپەی حەزێکی زۆر تایبەتم هەیە بۆ خۆم لە خواردنەکان لەکە من خۆشترین خواردنە. لە ڕانێش سەروپێخانەی لێ نەبوو گەنجەکانیشمان دەیانگو دەچین لە سلێمانیا ئێواران دەچین لێ شەوانە سەروپەی دەخۆین و سەعات 2 شەوێ 3 شەوێ سەروپەی دەخۆین دەگەڕێینەوە. ئەمیش خولیایەکی زۆرمەوە بۆ سەروپەی بەڕاستی حەزم کرد لە ڕانەی دوکانێکی سەروپێخانە بکەمەوە و ئینتیمان بە خواردنەکەی بدەم و لە خوای بەزیادوێ لە ئیشەکەی خۆشمدا نەزاحەتم هێناوە و حتا ڕادەیەک مشتەری بەڕێزەکان
لێمان ڕازینە و ئیشەکەی خۆمان بە پاک و خاوێنی دەکەین سەر و پێش بەڕاستی سەدیقە و پاک و خاوێنێکی زۆری دەوێت ئەگەر زۆر بۆ پاک و خاوێن نەوی بەڕاستی نەزاحەت نانی لەسەر و پێی. سەرروپیەکان ئێمە حیوانی گەورەشمانەی بچووکیشمان هەیە ڕۆژانە لە قەسابخانەی بۆمان دێت سەری گۆلکمان بۆ دێت پێچی گۆلکمان بۆ دێت لەگەڵ سەرروپەی گچکەمان بۆ دێت کاوەڕە و بەرخەوە بە ژێرەی کوشتارەکەی دەینەرین بۆ چاکردنی معاملی خۆمان هەیە بۆمان چا دەکەن لە دوای چاکردنەکەی ڕۆژانە دەهێنینەوە بۆ دوکانەکەی خۆمان و لێرەش بۆ خۆم دووبارە یەک بە یەک چاویان پێدا دەخشێنینەوە و دانشۆینەوە بە جوانی ئۆزار سەرروپیەکان بەسەر دەنێت وەڵا ئەوانەی کە دێن بۆ سەرروپێخوانێ زیاتر گەنج جیلی گەنجەکان بە تایبەتی دێن بە تەمەرەکان ژێن بە زیاتر گەنجەکان دێن ئەوانەی خاستن کە لە ئەوروپای دێنەوە زۆریان حەز دەیە هەتا خاستن ڕانەیەکان هەتا لە مەتار کە داڕەبەزن دێنەوە ڕانێ هەتا نێ نەکردمە سەرروپیەکەی نەخۆن ناچنەوە بۆ ماڵەوە کاتی سەرروپێ ڕاستی پاییزان لە مانجی نۆدەوە خواستێکی باشی لەسەرە بە تایبەتی و ڕۆژانەی کە مەقسەڵین باران دەبارێت کە سەرمایە خواستی زۆر لەسەرە مەقسەڵی کە ڕۆژانی ئاسایی 15 دانەی بەسەرنێن ئەو ڕۆژانەی کە بارانە زیادی دەکەیت دەکەینە 30 دەکەینە 40 دەکەینە 50 سەفەریمانەیە شانە تەلەفۆنمان بۆ دەکەن بۆ ماڵەکان بۆیان حەدس دەکەین بۆ مەنزەڵی خۆیان دێنن دەیبەنەوە لە ماڵەوە دەیخۆن. وڵای بۆ مەسەلەی خاوێنی بەڕاستی من لە ئیشەکەی خۆمدا یعنی بۆ مەسەلەی پاک و خاوێنی نەزاحەتم هێناوە ئێستا هەچی دێتە ناو متبەخەی من دەمەشێنە دوکانەکەی من دەکات پێیان سێرەدا چۆن لێرە لی دەنێ چۆن لێرە چا دەکرێت نەپریشکە خوێنێک نەموویەک نەبوونێک هەتا بە تایبەتی سەرروپیەکەی من تا بۆنیشی نییە حەسیدێتە دوکانەکەی من دەڵێ پێم سێرە تۆ لە پشتەوە سەرروپێ وشتە لە سەراگریا بۆنی نییە چکەمەوە حیوانانێک کە بۆمان دێ کە لەیان دەنێم بۆ خۆم دەزانم کامە بۆنی لێ دێ و کامە بۆنی لێ نایە سەرروپیەکەی من یەک بۆنی نییە ئەو زات داو دەرمانمان هەیە تایبەت بە خۆمان ئەو داو دەرمانانی خۆمانی تێ دەکەین و بۆی کە تۆ بتوانیت سەرروپێکی پێشکەشی مشتەریەکەی بۆی کە بۆنی نایە چکە سەرروپێ بۆ خۆی بۆنی ناخۆشە ئێمەش ڕاستی ئەوە ئیشی خۆمان و مەینەی خۆمانە سڕی مەینەیە داو دەرمانەکەش تایبەت بە خۆمان دەگرینەوە و تێی دەکەین لە کاتی کوڵانەکەی و سەرروپێک پێشکەشی مشتری دەکەین کە بۆنی نەبێت سەرروپێ خۆی لە هاوینان سعرێکە ئەگەر دنیا سار بۆ پاییزان سعرێکە مەقسەڵێن سا هاوینان سەرروپێ بە پیسی بۆمان دێ بە 5 و بە 4 و 2 بە 5 ئاوا هەرێکە بە گوێرەی حیوانەکەیە هەرێکە سعرێکە بەس بەخوا کە دنیا سەرما بوو سەرروپێ گران دەبێتە دوو قاتی هاوینان ئێستا من سەرروپێم بۆ دێ بە 10 بۆم دێ بە 12 بۆم دێ بۆم چا دەکەن معامیلەکانم 15,000 لێوە دەگرن سەرروپەیەک بە کاڵی لەسەر من 25,000 دەکەوێت من لە سعرەکەیدا بەڕاستی چاوم لە گرانی نییە چکە لەبەرەوەی ئەوەی کە دێتە لای من هەمووی جیلی فەقیرە هەمووی وەساوگرێکارە من یعنی پارێکی وام نەخسۆتە سەری کە بڵێن لەسەر مشتەرەکەی زۆر بەگران کرد لەکە من سەرروپێ نەفەری بە 8,000 نەفەرەکە یەک گیپەیە یەک میمبەرە گۆشتی کەلەیە یان گۆشتی ناخوا داوای پێچکەی دەکات پێچکەی بۆ دادەنێم گیپە ئەو لەکن من بە 5,000 گۆشت و ئەو 6,000 جا هەر یەکە و تەڵەبی خۆی هەر یەکە و داوای شتێکی دەکات ئێستا بەخوا لە شوێنێک هەر لە ڕانیە گلیان لێ کردومە تەلەفۆنیان بۆ کردم شوێنیکە بەستا شتەمانلەکردنمە کاکە بۆ 12 لە 8,000 دەدەیت و کاشی من هەر بۆ سعرە هێنامەوە هەر بۆ سعرە دەیپۆشم چاوم لە خێرێکی زۆر نییە چاوم لەوەی ئیشەشی پاک و خاوێن و خواردنێکی پاک و خاوێن بدەمە مشتریەکە و ئیشەکەم ئەو خوانێکە لێ دەنێ بۆی کە نەمێنێتەوە کەم و بخەت سەرروپێیەکان بە سەرروپێ فەرق دەکات ئێستا مەساڵەن گیسکوبەرخ تقریبا 3 ساعت بۆ 3 ساعت و نیوی دەوێت کاوەڕ پڵانی زیاتر دەوێت کاوەڕ تقریبا دەوری بۆ 5 ساعتی دەوێت ئێمە پێچکەی گۆلکمانەیە و کەلەی گۆلکشمانەیە ئەویش 5 ساعتی پڵان دەوێت ناو
جیپەکانیشمان کشمیشە بادامە دا و دەرمانە هەشتا تەڵەب داوای دەکات بۆ ماڵی دەڵێ گۆشتم بۆ تێکە یان دەڵێ شتێکم بۆ تێکە بناو جیپەکان بەزە وەکوی خۆمان دی دوکانێ بادام و کشمیشی تێدایە برنجی تێدا بەڵێ بەڵێ برنجی خڕی بۆ بەکاردێنین برنجی کوردی بۆ بەکاردێنی لەگەڵ کشمیش و بادامی تێدەکەین ئێستاش بەیانیان کە هاتووین بۆ دوکانی وەستا شەماڵی سەرپێکی بەتام بەلەدەتی هەیە دیارە کۆمەڵە خەڵکی ڕووی دەکا مشتری تایبەتی خۆشی هەیە ئەو خەڵکە هەیە لە هەندێک شوێن لە قەڵازێ لە سەنگەسەر لە سواخۆڕنەی لە حاجاوە دێت بۆ سەرپێ دیارە ئەم سەرپێ هەیە لێرە تا موچێژێکی خۆی هەیە کۆمەڵی خەڵکێک داوا دەکا کە سەرپێیەکان هەم بۆ قاچ و بۆ هەندێک شتیکە باشترە دابەتابەتی ئەگە سەرەکەی و جیپە و منبەر هەبێ خۆشتیشە هەچ کەسە و حەز و ئارەزوویەکی خۆی هەیە ئەمن لە کاتی خۆی بەیانیان جارا و زوو داهاتم شەشی بەیانی هەڵدەسام بۆ سەرپێ خواردن ئێستا لەبەرەوەی تەبەنە کاڵشاوە کەمتر دەیخۆم هەردی خۆم بەڵام کەمتر دانێ هەفتەی جارێک دووجار دەنا سەرپێی وەستا شەماڵ بۆ خۆشی دەستایەکی خۆشی هەیە خاوێنە ئەوەش بۆی هەیە بەفعلی گوێ دەنا سەرپێ بەتابەتی کە باران دەبارەیە وەرزی سەرما ئاتام و شێژێکی لەدەتی خۆی هەیە بەڕاستی دەستایی خۆش بێ و دەستخۆشی لێ دەکەین بۆ پاکخانەکەی لەبەرەوەی وەرزەکەی تایبەتە سەرپێ بەس لە سەرمایاندا خۆخۆشت دەخۆێت وەرەوەی هەم گەرمە یەکەکەمان ناوزی گەرم دادێت لە دووەمیشە هەم چەورە ئەوە بۆیە لەبەرەوەی دەنا هاویان دانەیە هەبێ نەیخۆی زۆریش بێ نەیخۆی هەرزاتیشە لە بازاڕی ئەگە بخۆش ئەمن لە ماڵێ هەموو ساڵێ 2003 بەسەری دەنین کە هاویان هەڵدەگرین هاویان دەیکرین و دەموتبێتی هەڵدەگرین بۆ دستانی دەیدێنین هەر وەرزەکەی تایبەتەوە سەرپێ جیپە دیارە هینێکی هەیە برنجێکی کوردی ئەگە تێکەی بەزەردی خۆشتە منبەرەکەش عینەشت خۆشتە دەنا هەندێک خەڵکی حەزی لە شیلاوێکی ئەمن حەز بە شیلاوێکی نییە گوێ لە قاچ قوولەکەی ئەو خەڵک حەزی لەوەیە ئەم حەزم لەوە لە جیپە و لە منبەرەکەی لەگەڵ ئاوەکەی سپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی بابەتەکانیم هەفتەی سەرنج ماندوو نەبن سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون تا هەفتەی ئایندە خواتان لەگەڵ